لە دوای یاریگەڕی 19 خورینایەبی کوردستان نەورۆز بە ئامانجی نوێمین سەرکەوتنی لە مەرزە و کەمکردنەوەی جیاوازی خاڵەکانی لەگەڵ سیروانی نوێ و هاوکات پارێزگاریکردن لە خانەی سێم میوانداری چەمچەماڵی کرد. چەمچەماڵ کە ئامانجی بوو بە بردنەوە لە نەورۆز خانەی سێم بەم یانەیە چۆڵ بکات هەرزوو گورزی خۆی وەشاند. دوای 8 خولەک عیماد ئەحمەد دەرگای گۆڵەکانی یاریەکەی کردەوە. بەر لە تەواوبوونی نیوە یەکەمیش چەمچەماڵ ئەنجامەکەی بەسەر میواندارەکەی دوو هێندەلێ کرد. عیماد ئەحمەد لە خولەکی 34 دووەمین گۆڵی خۆی ویانەکەی تۆمار کرد و نیوە یەکەم بەم دوو گۆڵە مایەوە. نەورۆز لە نیوەی دووەم ئامانجی کەمکردنەوەی جیاوازی ئەنجامەکە و یەکسانکردنەوەی یاریەکە بوو. لە یەکەمین هێرشی مەترسیداری ئەم نیوەیە بۆ هەڕەشە لەسەر گۆڵی چەمچەماڵ و گۆڵپارێز بەرپەرچیدانەوە. 15 خولەک بەسەر نیوەی دووەم تێپەڕی و ئەمجارە چەمچەماڵ دەرفەتی گۆڵی سێمی بۆ ڕەخسا و سوودی لە دەرفەتەکە نەبینی. لە بەرامبەردا هەوڵەکانی نەورۆز بۆ گۆڵی یەکەم بەردەوام بوو. یاریەکە تا کۆتایی بە دوو گۆڵی خاوێن لە بەرژەوەندی چەمچەماڵ مایەوە و دوای 75 ڕۆژ یەکەمی سەرکەوتنی لە دەرەوەی یاریگای خۆی بەدەستێنا. یەکێک بوو لە یاری هەر خراپەکانمان ئەم یاری بەتایبەت یاری لەگەڵ یانەی چەمچەماڵ یارێکی زۆر خراپماگە بەعکسەوە ئەوان ڕۆحێتێکی تەواین لە سەحاکە بوو. هەر لە سەرەتا یاریەکە دیار بوو ئەوان بە ڕۆحێت و گریپتینێکی باش هاتن ناو سەحاکەوە کە ئەو وای کرێمە پاشەکشەکەین بەڕاستی تیپەکەمان لە وەزعی زۆر خراپە بوو ئەمڕۆ نایشارمەوە خەسارەکە گرنیان سۆی خۆمان ئێمە بەرپرسی یەکەمی لە تیپەکە چۆنڵێن لە بردنەوە دامە لەگەڵ یاریزانین لە هەموو یاریەکان بیری ئەومانە کە هەنگاوێکتر بچینە پێشەوە بەتایبەت لە یاریەکانی لەم یەک دوو ڕۆژەی ڕابردوو تیپەکانی کە نزیکن لە ئێمە یاریەکانیان بەر لە ئەنجام لە بەرژەوەندی خۆیان کۆتای پێ نەبوو هەوڵێکی زۆر جددیماندا کۆبوونەیەکی تەواومان لەگەڵ یاریزانەکان کە بتوانین ئێمە ئەمڕۆ شەڕی پلەی سێم لەگەڵ یانی وەرشی نەورۆز بکەین. ئەمانزانی کۆمەڵی گەنجی باشن و ڕاهێنەرێکی باش سەرپەرشتیانەکە ئەمانزانی کارەکەمان قورسە بەڵام ئێمە کەممانێ بگەینە پێشەوە ئەبێ هەوڵدەین ئەو بربەستانە ببڕین. چەمچەماڵ هەفتەمین بردنەوەی لە مەرزە بەدەستێنا و بە کۆکردنەوەی 29 خاڵ خانەی سێمی بە نەورۆز چۆڵ کرد و ڕکابەرەکەی تووشی هەفتەمین دۆڕانی ئەم وەرزە کرد.